ئەمە فیلمی 11 مەی ساڵی 1970 گێڕانەوەی خۆپیشاندانێکی هەڵەبجەیەکانە دژ بە حکوومەتی بەعەز لە ڕێگەی دەرهێنەرێکەوە بۆ خوێندکارانی زانکۆ ئامادەکراوە و نمایش دەکرێت وە خۆی دەڵێ دەیەوێت تاوانەکانی جینۆساید بکاتە فلیم و لەو ڕێگەشەوە پێشکەشی توێژە جیاوازەکانی بکات. لە هەوڵی ئەوان و مەستەکانی ئێمە لەو گەورەترە کە تەنها لە قاعەیەکی لەم شێوەیان لە هۆڵێکی سینەما فیلمەکانمان نمایشکرێمانە فیلمەکان سنوور ببەزێنێ و بە دنیای دەرەوە بڵین ئەوە مێژوەکەی ئێمە کە شانازی پێوەکەین. ئەوان ئازاریانیان کوشتیانین بەڵام ئێمە لە ئێستاە کە زیینوین هەوڵین ئەو مێژۆک و شانازی بەکاربێن بتوانین بەردەوام بین. لەلایەکی دیکەوە فیلمی 1970 کە گێڕانەوەی چیرۆکی ژنێکی ئەنفالە لەلایەن کۆمەڵێک لە خوێندکارانی بەشی فلیمسازی ئەکادیمیای زانکۆی سلێمانیەوە ئامادەکراوە و لە هەردوو شاری سلێمانی و چەمچەماڵی ژوێنەی گیراوە وە خۆیان دەڵێن چەندین خەڵاتی ناوخۆی و بیانیان بەدەستێناوە. هدایەگیان خەیاری چی؟ ئێمە قوڕ کراوە بە سەرمانە خەیار و بەفر لەکوێ لێرە دەسەکەوێ؟ فیلمی 1970 دەرهێنانی من وەکو کۆسرەت بورهان باس لە چیرۆکێکی تراژیدیای ئەنفال ئەکا وەکو ئەنفالی گەرمیانیەکان خاوەنی 1970 کەسی ئەنفالکراوین کە هەر خۆی بۆ خۆی هەرێکێکیان چیرۆکێکیان هەیە. ناوی فیلمەکەی من 1970 ینی یەک چیرۆک لە 1970 چیرۆکە. پرۆسەسی بەرهێنانی فیلمەکە بەرهەمی کۆمەڵی خوێندکارانی کۆمەڵێک لە خوێندکارانی بەشی فیلمسازی ئەکادیمیای زانکۆی سلێمانیە کە خۆم خوێندکاری قۆناغی سێوە ئەکادیمیایە. بینەرانی فیلمەکان کە ئامادەی هۆڵەکە بوون پێیان وایە لە ڕێگەی فیلمەوە گزارشکردن لە چیرۆکە واقعی و تراژیدیەکانی ئەنفال و هەڵەبجە وەک پێویست گرنگیان پێنەدراوە نەتوانراوە فیلمێکی سینەماییان لەسەر ئامادە بکرێت. من لێرا پێشنیار ئەەکەم بۆ حکوومەتی هەرێم و بەڕێبەرایەتی ڕۆشنبیری بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە ئەو بیرۆکانە ئەو چیرۆکانی لە هەڵەبجە هەیە و لە گەرمیانە هەیە بە سەبارەت بە ئەنفال بکرێتە چیرۆکێکی دیکۆمنتاری بۆ ئەوەی گەنجەکانی دوای خۆمان بتوانن سوودی لێوەرگن و هەڵەبجە و ئەنفال ئەگەرچی دوو ڕووداوی تراژیدین و ساڵانە یاد دەکرێنەوە بەڵام لە ڕووی فیلمەوە وەک دەرهێنەرەکان وتیان کەمترین گرنگیان پێدراوە. هەرامەشا وای کردووە ڕووداوێکی وەکو ئەنفال ئێستاشی لەگەڵدا بێت وەک پێویست نەگەشتووەتە ناوەندەکانی دەرەوە و بە جینۆسایدیش نەناسێنراوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.